ساڵێ بێ یەکێتن نیشتیمانی کوردستان تا چەند ئامادەیە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق؟ سەرەتا بەخێر بێن سەرچاومان تەمان یەکێتی زۆر ئامادەیە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەرچاومان زۆر ڕوونا ئەوە پێشمان وایە یەکێک لە پێشەنگەکانی ئەو پێشبڕچێ دەبین لە سەرانسەری عێراق و هەرێمی کوردستانیش. هەموو کۆمیتەکانمان ئامادەن، بازنەکانمان ئامادەیە، جەماوەری یەکێتی ڕۆژ لە ڕۆژ گەرمتر و باشتر دەبیتەوە ئینشاءڵڵا. بەڵێ زۆر دەستگای میدیایی و زۆر کەس هەیە خەڵک بە لاوازبوونی یەکێتیەوە دەبینێت. قسە چییە بۆ ئەمە؟ وەڵڵاهی من یەکشت دەڵێم ئەوانەی بەتایبەتی ئەوانەی سابقە و ڕابردوویان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە قسەکردن لەسەر یەکێتی وەکو وایە خەڵک تف بەسەری خۆی دابکە بەڕووی خۆی دەکەوێتەوە. هەلەوەندە دەڵێم ئەو خەڵکانە احترامم لێیان هەیە، مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەگەر مێژووی یەکێتی و تاریخی یەکێتیان لێ جیاکەیتەوە هیچیان پێوە نامینێ.